ئەو کێشەی کە لە بانکەکانی سلەیمانی سەر هەڵدەدا ساڵانە هەمان کێشەیە دووبارە دەبێتەوە لە بانکەکانی هەرێم. نە حکوومەتی هەرێمی کوردستانیش وە سەرکردایەتی سیاسی کوردیش سەرکەوتوو بووە لە دانوستانکردن و لە مامەڵەکردن لەگەڵ کەیسی پارەی پێشمەرگە. هەرێما کوردستانی 4,100,006 کەسە، یعنی دیڤ ئەحساییە پارەی پترۆ دۆلار و تەنمیا ئەقالیما بتنێ 12.5 سادێ بۆ هەرێما کوردستانێت. ئەمانە کاری هیوای کردۆ ژمارەی موچەخۆرەکانی کوردستان لە سەدا 23 موچەخۆرەکانی عێراق بێ لە کاتێکە ئێمە میزانەکەمان لە سەدا 10.6. هەموو بودجەی هەرێمی کوردستان ئەگرێتەوە، ینی هەر لە سەرەتاوە هەموویەتی، بەڵام لە چارەسەرکردنا سلەیمانی جیاکرێتەوە. استقرارە سیاسی ئەڤال پارێزگەها دهوکی پارێزگا هەولێرە هەی ئەو استقرارە هەنەیە ئەمنی ویە سیاسی پارێزگا سلێمانیە نینە. دوای لێ هاتووە کوردستان بەقەدەر حلفی شیمالی ئەتڵەسی لیوا و لیوارڕکن و عەمید و عەمیدڕکن هەبێت و ئەوەش وەزعی مالی کوردستان. بەرنامەی گفتوگۆی پایتەخت شەممە کاتژمێر 9:05